کریستیان ئەلێکس لارسن یەکێک لە نووسەر و لە شوێنەوارناسا دیارەکانی بە بڵین دانیمارکە لە چەند ڕۆژی ڕابردوو ماوەیەک بەر لە ئێستا کتێبێکی بڵاو کردەوە لە ژێر ناونیشانی بە بڵین ئامێدی. ئامێدی یەکێک لە ناوچە شوێنەوار و هەروەها دێرین و جوانەکانی هەرێمی کوردستانە و کتێبەکەش بە تەواوەتی باس لە ئەو ناوچەیەکە. دیارە جیاوازی ئەم بابەتانە و بەتایبەتیش نووسینی ناوچەیەک یاخود باسکردنی ناوچەیەکی هەرێمی کوردستان لەلایەن نووسەرێکی بیانیەوە مەخۆی لە خۆیە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە ئەم بابەتش لە ڕێی کتێبێکەوە بڵاو کرایەوە و هەروە مەراسیمێکی تایبەتیشی بۆ کرا. هاوکارمان کوردستان چاوپێکەوتنی لەگەڵ ئەم کەسایەتی و نووسەرە دیارە دانیمارکیە بە ئەنجام گەیاندووە پێکەوە بینەرە بین و دواتر ئەگەڕێمەوە لاتان فەرموو. خۆشەویستان سلااوتان لەبێ. ئەمڕۆ مەراسیمی بڵاوکردنەوە و ناسینی کتێبی ئامێدی شوێنەوارە مێژوویەکان و ساتەکانی شارۆچکەی گەورەی کورد لە نووسینی شوێنەوارناسی دانیمارکی بەڕێز کریستیان ئەلێکس لارسن. ئەمڕۆ باز لە بیرۆکەی کتێبەکەوە ناوەڕۆکی کتێبەکەوە هەروەها ئامێدی وەکو شارۆچکەیەکی شوێنەواری گرنگ لە کوردستان و لە مێژووداکەم بەڕێزیان لەگەڵ من باسوخواسێکی تایبەت بەم بابەتاکەم. سلااوت لێبێ بەڕێز کریستیان، ئەم کاتت باش. بیرۆکەی کتێبەکە بۆ کێ گەڕێتەوە و کەی دەست بە نووسینی کتێبەکە؟ بۆ یەکەم جار کاتێک کە سەردانی ئامێدیم کرد نزیکەی 20 ساڵێک لەمەوە پێش بوو. هەر لە یەکەم بینینمەوە بە هەموو تایبەتمەندیەکانی ناوچەکە زۆر دڵخۆش بووم، پێی سەرسام بووم، بە تایبەت وەکو شوێنە مێژوویەکان و کڵێسا مزگەوتەکان و زۆرێک لە ئاساوەرە دێرینەکان. بەڵێ بۆ یە کاتێک کە گەڕامەوە بڕیارەمە کتێبێک بنووسم، بەڵام پێم وایە پێویستە گەنجانی کورد لە دەرەوەی وڵات زانیاریان هەبێت لەسەر ئامێدی لەبەرەوەی زۆرێک لە میراتە کەلتوری و نەتەویەکان ئەکەوێتە ئەو ناوچەیەوە. زۆر باشە. ئەو شوێنەوارە گرنگانێک کە لەناو ئامێدیە وایان لە تۆ کرد کە دەستکەی بە نووسینی ئەم کتێبە چی بوون؟ بەڵێ یەکێک لەو شوێنانەی کە کاریگەری زۆری هەبوو بەسەرمەوە بە تایبەت دەروازەی بادینان بوو کە لە هەمویان ناودارتر بوو و ئەو وێنانەی کە لەسەر دەروازەکە نەخشێنرا بوون زۆر سەرنجڕاکێش بوون. چەند پلیکانەیەک لە خوار دەروازەکەەوە 3 بەرد کوونکرا بوو و لەناو بەردەکاندا وێنە نەخشێنرا بوون کە ئەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ لەمەوە پێشوو و ماوەی دەسەڵاتی ئیمپراتۆریەتی پاسیام لە ناوچەکەدا و ئەم دیمەنانە کاریگەری زۆریان هەبوو بەسەرمەوە و بۆ ئەوەی دەستکەم بە خوێندنەوە و نووسین نەبارەوە. زۆر باشە. ئەمە کتێبەکەیە، کتێبەکە بە زمانی ئینگلیزیە. ئەم کتێبە بۆ کێ سوودی هەیە، کێ زۆر سوود لەم کتێبە ئەبینێ و بە چ شێواز و بە چ زمانێک نووسراوە؟ بڵێ هیوەخوازم ئەم کتێبە گەنجانی کورد سوودی لێوەربگرن بە تایبەت لە دەرەوەی وڵات کە پەیوەندیان بە کوردستانەوە پچڕاوە و زۆر زانیاریان نییە لەبارەی خاکەکەی خۆیانەوە لەبەر ئەوەی لە قوتابخانە فێر نەکراون و هەروەها ئامێدی گەشتیارێکی زۆر ڕووی تێکات و گەشتیاران ئەتوانن سوود لەم کتێبە وەربگرن و بەگشتی هیوەخوازم هاوڵاتیان کتێبەکە بخوێنەوە و خۆیان سەردانی ناوچەکە بکەن و ناوچەکە لە نزیکەوە ببینن. و هەروەها خاڵێکی تر ئەوەیە کە ئامێدی یەکێکە لەو پاڵێوراوانەی لیستی میراتی یونسکۆ و هیوەخوازم کتێبەکەم پشتگیری ئامێدی بکات بۆ ئەوەی وەک میراتی یونسکۆ هەڵبژێرێت و پارێزگاریشی لێ بکرێت چونکە ناوچەیەکی زۆر گرنگە بەلام. زۆر باشە. ئامێدی و شوێنەوارەکانی تر کوردستان بەگشتی لە چ ڕوویەکی شوێنەواریەوە زۆر تایبەتمەندن، زۆر گرنگن؟ گرنگی ئامێدی لەوەدایە کە ناوچە مێژوویەکانی بەشەڕ لە ناو نەچوون، هەرچەندە لە ناوچەکەدا چەندین جەنگ ڕووی داوە بەڵام هەر بە جوانی ماوەتەوە و هەروەها ناوچەکە جوانیەکی سروشتی تایبەتی هەیە. هەر بۆیە ئەگەر هاوڵاتیان لە دەرەوە بێن سەردانی ئەم شوێنە بکەن واتە ئامێدی کوردستان زیاتر ناودارە بێت و چونکە زۆر ناوچەی کەلتوری و سەرنجڕاکێشی جوانی تێدایە و ئامێدی
مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە کە لە زۆر ڕوەوە کوردستان بە جیهان ئەبەستێتەوە کە بەڕاستی ئەمە زۆر گرنگە بەلای ئێمەوە لە ڕێی ئەم کتێبەوە ئەمانەوێت ئەم جوانیانە بگەێنین. زۆر باشە بە فرسەتی ئەزانم کە هەندێک پرسیار دەربارەی مێژوو و شوێنەوار بکەم. مەبەست لە مێژوو چییە؟ ئایا دوێنێ بۆ ئەمڕۆ ئەبێتە مێژوو ئەگەر هیچ شتێک ڕووی نابێ؟ بەڵێ مێژووی ئامێدی زۆر ئاڵۆزەوە کێشە لەسرە بەڵام ئەمە نامانگەێنێتە و دەرەنجامەی کە ئەوەی لە ئامێدی ڕوویداوە کاریگەری هەبووە بەسەر ناوچەکانی ترەوە. ئەتوانین بڵین بەگشتی مێژوویەکی ئاڵۆز و دراماتیکی هەیە وەک ناوچەکانی تری دەوروبەری و بۆ نمونە لە ناوچوونی ئیمپراتۆرێتی ئەسمێندیک لە ناوچەکەدا کاریگەری زۆری لەسەر ئامێدی دروست کردووە لەو ڕۆوە و لەم کاتەدا بوو کە ناوچەی بادینان بە تەواوی چۆڵ کرا و دواتر تورکەکان دەسەڵاتیان گرتە دەست و دواتر جەنگی جیهانی یەکەم ڕوویدا. هەر لەو سەدەیەدا گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا ڕوویدا کە پێویستە تاکەکان لەم بارەوە بزانن بۆ ئەوەی لە جیهانی ئەمڕۆتیا بکەن. زۆر باشە ئایا شوێنەوار هیچ پەیوەندیەکی بە کەلتورەوە هەیە؟ زۆر باشە ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ پێش زاین و ئەگەر قوتابخانەی کوپەهان لەبەرچاو بگرین کە لە سەدەی 12دا لە بەغدا دروست کراوە تاکە شوێنە کە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا لەلایەن شوێنەوارناسە پۆڵۆندیەکانەوە دۆزرابێتەوە و ڕنگدانەوەی هونەر و کەلتوری لەسەر بێت. لەم شوێنەدا چەند ئاسەوارێک دۆزراونەتەوە کە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 3500 ساڵ لەمەوە پێشکە دەگەڕێتەوە بۆ پێش دەستپێکی سەردەمی هندۆ ئەوروپیەکان و ڕەنگە ئەمەش پەیوەندی ئامێدیمان لەگەڵ ئیمپراتۆرێتی میتانی و ئەکەدی یان ئازەریەکان بۆ ڕوونکاتەوە بەڵام لەگەڵ هەموو ئەمانشدا کە باسمان کرد هێشتا زۆر باشە. لێکۆڵینەوەی ورد لە ناوچەکەدا نەکراوە و پێویستی بە لێکۆڵینەوەی زۆر زیاتر و فراوانترە. ئەمە یەکەم کتێبی بڵاوکراوی تۆی لەسەر شوێنەوارێکی کوردستان یان پێشووتریش بابەتی تر و نووسینی ترتە بووە؟ بڵێ ئەمە وەکو کتێب یەکەم کتێبی منە لەسەر کوردستان بەڵام لە پێشترە دەقی ترم نووسیوە لەسەر شوێنەواری پترۆگلیفەکان لە ناوچەکەدا کە بە دووری 50 کیلۆمەتر ئەکەوێتە باکووری ئامێدیەوە واتە زۆر دوور نییە لە ئەم ناوچەیە و کێسە کتێبەکەم بڵاو کردوتەوە لەسەر. بەڕێز کریستین ئایا بەڵگەنامە و شوێنەوار مێژووی خەڵکەکە دەستنیشانەکات؟ لە گێڕانەوەکاندا زیاتر لێکۆڵینەوەم لە ژیانی هاوڵاتیان کردووە. حەزم لە لێکۆڵینەوە نەبووە لەسەر پاشاکانی ناوچەکە هەرچەندە کاریگەری گرنگیان هەبوو لەسەر ناوچەکە بەڵام ڕاستیەکەی من ناتوانم بە کوردی یان بە زمانی عەرەبی بخوێنمەوە هەر بۆیە زۆربەی زانیاریەکانم لە سەرچاوە ئەڵمانیەکان یان ئینگلیزیەکانەوە و کەمێکیش لە کوردیەوە وەرگرتووە چونکە هاوسەرەکەم کووردە و ئەو یارمەتی دەرم بووە. یەکێک لە کارە سەرەکیەکانم لێکۆڵینەوە بوو لە بوونی پەیڕەوانی ئاینی جوولەکە لە ناوچەکەدا چونکە لە ماوەی 2500 ساڵ لەمەوە پێش زۆرێک لە جوولەکەکان لە ئامێدیدا ژیاون و زۆرێک لە شوێنەوارناسان کتێبیان لەسەر نووسیوە و منیش سوودم لەو کتێبانە وەرگرت هەروەها لەو کتێبانەدا زانیاری پێویستی تیادایە لەسەر ئامێدی و لەم ڕێگایەوە زۆر زانیاریم کۆ کردەوە لەسەر ئەوەی کە چۆن هاوڵاتیان لە ناوچەکەدا ژیاون ئەماش سوودێکی باشە گەێنێت بە باسکردنی ئێمە کە چۆن باس لە ڕابردووەکەین. دڵنیام کە سوودی هەیە. ئەو سەرچاوانە چی بوون کە بەڕێستان سوودتان لێ وەرگرت بۆ نووسینی کتێبەکە؟ لە ڕاستیە پێویستە زۆر وریا و لە هەمان کاتدا ڕەخنەگربین لە گێڕانەوەی ڕووداوەکان و بەکارهێنانی سەرچاوەکان. نابێت وەک خۆی وەری بگرین و پێویستە پرسیار لەسەر ڕووداوەکان بکەین هەروەها بەراوردی بکەین بە سەرچاوەکانی تر. ئەو تێکستانەی من بەکارم دەهێنا لەلایەن ئەنسرۆپلجیستێکەوە نووسرا بوون و زۆر ئەکادمی بوون و بە شێوەیەکی لایەنگری نەنووسراون بەڵام لە کۆتاییە هەر پێویستە بەراورد بکرێت بە سەرچاوەکانی تر. جگە لەمانە
من سەرچاوەی دانیمارکیم بەکارهێناوە چونکە 250 ساڵ لەمەوە پێش زانایەکی دانیمارکی کە بە دەوری جیهاندا گەشتێک دەکات و بە کوردستانیشدا تێدەپەڕێت زۆر زانیاری گرنگ سەبارەت بە ئامێدیە نووسێت ئەمەش وەک سەرچاوی هاوچەرخ گرنگە و پێویستە مامەڵەی لەگەڵا بکرێت بە شێوەیەکی زۆر دروست. زۆر باشە بۆ ئەم قۆناغی ئێستا کورد ئەبێت چی بکات بۆ ئەوەی کە زیاتر گرنگی بە شوێنەوارەکانی بدات و تیمی تایبەت دەستنیشان بکە بۆ دۆزینەوەیان. بەگشتی لێکۆڵینەوە لە شوێنەوارە مێژوویە گەورەکاندا دەست پێکات و دواتر چەند شوێنێکی تایبەت دیاریەکرێت بۆ لێکۆڵینەوەی ورتیایاندا. بەڵام ئێمە لە ئێستادا چەند شوێنێکی گرنگ دەزانین کە پێویستە کاری لەسەر بکرێت بۆ نمونە لە شاری سلێمانی چەند شوێنێکی گرنگ و مێژووی هەیە کە پێویستە کاریان لەسەر بکرێت و هەروەها چەند ئاماژەیەکی مێژوویش بوونی هەیە بۆ دۆزینەوەی شوێنەواری مێژووی دیکە بە تایبەت لەم ناوچانەی کوردستاندا کە پێشتر ڕەنگە هەندێکیان کاریان لەسەر نەکرابێت و ئێمە پێویستە کاری گەورەیان لەسەر بکەین و ئەم شوێنانە بمێننەوە و بەبایەخەوە سەیری هەموو ئەم شوێنانە بکرێت. زۆر باشە یەک پرسیاری تر ئێستا دنیای تەکنەلۆژیایە و دنیای پێشکەوتنە لە داهاتووە تەکنەلۆژیا توانێت ببێتە هۆی ئەوەی کە مێژووی شوێنەوارێک دەستنیشان بکات؟ پرسیارێکی قورسە بەڵام ئەتوانین بڵین بەکارهێنانی درۆنەکان زۆر یارمەتی دەرەبێت و وێنەی نەخشێنراوی سەر بەردەکان کە لە سەرەتایە باسم کرد بە شێوەیەکی تەکنەلۆژی زانستی و فۆتۆگرامیتی لێکۆڵینەوەی لەسەر کراوە کە ئەماش تەکنیکێکی نوێیە و ئەتوانێت زیاتر لەسەر شوێنەکە بزانێت هەر بۆیە ڕێگەی جیاواز هەیە بۆ ئەنجامدانی ئەم کارە و ڕەنگە من زۆر لەو بوارەدا شارەزاییم نەبێت. زۆر باشە کۆتا پرسیارم بابەتی داهاتوت یان نووسینی داهاتوت یان کتێبی داهاتوت دەربارەی چییە و کوێیە؟ لە ئێستادا من سەرقاڵی نوێترین لێکۆڵینەوەم لەسەر لۆڕستان کە کوردستان ناگرێتەوە بەڵکو لە ڕووی شوێنەواریەوە چەند بەشێکی پەیوەستە بە کوردستانەوە و هەندێک زانیاری گرنگ هەیە پێویستە بڵاویان بکەمەوە بەڵام لەسەر شێوەی دەقێکی ئەکادمی پێویستە بڵاو بکرێتەوە و لە ئێستادا نووسینی هیچ کتێبێکم لە خەیاڵدا نییە بەڵام حەزەکەم کتێبی زۆر زیاتر بنووسم لە داهاتوودا هەرچەندە سلێمانی لە ڕووی شوێنەوار و جیۆگرافیەوە وەک ئامێدی نییە بەڵام لێکۆڵینەوەی شوێنەواری مێژووی زۆر گرنگ هەیە و پێویستە کە کاری گرنگی لەسەر بکرێت هەروەها ئاکرێ و ڕەواندز لە ئامێدیەوە نزیکن دەکرێت کاری زیاتری بۆ بکرێت و کتێب لەبارەیانەوە بنووسرێت. دەستەکانت خۆش بێت زۆر سپاس دەکەم بۆم دەرفەتا زۆر بەڕێز کریستیان ئالێکس لاریسن کە بەڕێزیان شوێنەوارناسی دانیمارکیە سپاس دەکەم بۆ کاتەکەت. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس.